مدرسەی علم و عیرفان قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرستا سپاس و ستایش بۆ خوای گەورە و زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەم بەرنامەیەتان دانا وەکو پاڵنەرێک بۆ ئەو کەسانی کە خولیای لەبەرکردنی قورئانی پیرۆزیان هەیە یان دەیانەوێت فێری قورئان ببن و هەم لەبەرشی بکەن. سەرەتای قورئان لەبەرکردنی من لەوە دەستی پێکرد کە منش وەکو گەنجێک وەکو منداڵێک کە سەرەتا کە باوکم دەبینی قورئان خوێندن و ئەو شتانەی دەکرد زۆر حەزم دەچوو کە قورئان بخوێنم. بەس وای لەبەرکردنیش چەند پاڵنەرێک هەبوو. یەکێک لە پاڵنەرەکان کە گوێم لە وتار دەبوو بۆ نمونە یەکێک لە بابەتەکان لەبەرکردنی سوڕەتی کەهف کە ڕۆژانی جومعە سونەتە کە ڕۆژانی جومعانان بخوێنرێ کە خێری لە نێوان نوڕێکە لە نێوان هەردوو جومعەکان. ئەوە بوو کە پێشبڕکەیەک هەبوو من تێدا بەشداریم کرد و بە هەموو توانامەوە هەڵمدا و سوڕەتی کەهفم لەبەر کرد کە تەبارەت بە سوڕەتەکانی دیش جارێکی لە وتارەکان ئەو کات کە لە ساڵی 2005 و سەرێ وەکو ئێستا ئاسانکاری نەبوو، بەڵام یوتیوب نەبوو کە بتوانی کە تەماشای یوتیوب بکەی، بەڵام چەند وتارێکی مامۆستا شێرزاد عەبدولوەهاب خوای گەورە بیپارێزێ گوێم لێ ڕاگەر یەکێک لە بەسەرهاتەکانی کەس بۆ نمونە سوڕەتی بەقەرە کە باسی کرد کە بەسەرهاتەکەی وها بوو وەک گوتی کە فەرموودەی صەحیح کە هەست کەسێ سوڕەتی بەقەرە و ئالی عومران لەبەر بکە خوای گەورە لە ڕۆژی قیامەت لە ڕۆژی مەحشەر دەبێتە چەترێک لەسەری کە دەیپارێزێ لە تیشک و ناخۆشی و تەنگە چەڵەمەی ئەو ڕۆژە. وەسەبارەت بە جدیاتی کە هەوڵمدا بۆ قورئان لەبەرکردن، یعنی من بڕبڕە لەبەرم دەکرد، بەڵام وەکو ئەو شێوە نەبوو، پچڕ بوو. ئەوەی کە دەستی پێکرد ساڵی 2016 کە پێیان وتم کە بچین لە نووری حکمە کە ئەوان بە بەرنامە و بە شێوازێکی جوانتر دەتوانی قورئان لەبەرکەی. پێشی حکمە بەڵێ تقریباً دەوری 5 جوزئێکم لەبەر بوو، یعنی بە تێکەڵاوی بوو، جوزئی عەممە و سوڕەتی بەقەرە و سوڕەتی کەهف و یاسین، یعنی شتەکە تێکەڵی بوو، ئەوە نەبوو بڵێ بە تەدریجی بێ. بەردەوامش گوێم لێ ڕانەگرتەوە کە جۆڕاگرتن یەکێکە لە هۆکارەکانی کە بتوانی بە جوانی لەبەرکەی بە تایبەتی ئەو بۆ قاریئانی کە پێت خۆشە. بۆ نمونە ئێستا من وەکو باس دەکەم وەکو مشال العەفاسی، سەعەد الغامدی، ئەوانە کە زۆر حەزم لێ هەبووە وەختی خۆی کە گوێم لێ ڕانەگرت کە ئەو سوڕەتانی کە زیاتر کە بە جۆڕاگرتن لەبەرم کردووە زۆر باشتر چەسپاوە لە ناو مێشکمدا. سەبارەت بە وەکو دەستپێکردنم کە لەگەڵ دەستگای نووری حکمە ساڵی 2016 کە چوومە ئەوێ باسی ئەوم کرد، گوتم دەمەیە کەس نازان خێری چۆن، من بۆ فێربوونی زیاتر چوم چکە وەختی خۆی من بەتەواوی ئیجازەی ئەوەم وەرنەگرتە بوو کە قیراءە، بەڵام لە لای مامۆستایەکی خۆم لە 2013 قیراءەی زۆر بە جوانی فێرکردم، بەڵام تقریبا نیوەی قورئان لەگەڵیدا ڕۆشتم وەکو خوێندن باسی دەکەم. بۆ ئەوە چوم کە تەجوید ئەوەگرم قیراءە، گوتیان تەجویدەکە زۆر باشە بۆ ناوی قورئان لەبەر بکەی. ئیتر منیش لەگەڵیان گوتم زۆر باشە، تر لەوە دەستی پێکرد کە ئەچوومەوێ قۆناغی یەک تەماشام کرد، یعنی جوزئی عەممە و تەبارەکەت زۆر بەم لەبەر بوو، قۆناغی دووەم و سێیەمیش زۆربەیانم لەبەر بوو. گوتر لەگەڵ مامۆستا عەبدولوەلی ئەو کات کە بەرپرسی ئەوێ بوو وتم حەز دەکەم یعنی من زیاتر لەبەرکەم، یان زیاتر بەرەو پێشکەوم. ئەوە بوتیان ئەگەر دەتوانی ئەو جوزئانەی بۆ نمونە لە قەد سەمیع الله و ذاریات لەگەڵ 2 جوزئی سەرەتای سوڕەتی بەقەرە لەبەرکەی بە ئیمتحانێک بڕۆی پێش دەتوانی بۆ نمونە چەند قۆناغێک زووتر بچێ پێش. لە ئیترەوە بوو ئیمتحانەکەم کردووە الحەمدوللا دەرچووم، چوومە قۆناغی 4 لە 1 تا بۆ 4. ئیتر دوای ئەوە ساڵ بە ساڵ لەگەڵی دابووم، وەکو ساربوونەوە یعنی زۆر جار زۆر شت هەبووە، یعنی بۆ نمونە ئەو کات کە بەبیرتان بێ زۆر قسە دەکرا مەچنە دەستگاکان و مەچنە ئەو شوێنانە بە تایبەتی لە سەردەمی داعش کە ڕۆگرێکی و زۆر ناونهاتۆرە دەکرایە سەر شوێنەکان و مەترسی هەبوو لە سەرجەکان، بەس الحەمدوللا ئەو شتانە نەما و خوای گەورە یارمەتی دەربوو. سەبارەت بە خوێندنەکەشم کە من ئەو کات دەستم پێکرد لە قۆناغی خوێندنی زانکۆدا بووم،
وام نەکرد کە ببێتە ڕێگر ئەوەژە فەسلی خوای گەورە بوو کە ببێتە ڕێگر لەوەی من کەم نەتوانم قورئان لەبەر کەم. قورئان ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونما. لەبەرەوەی کاتەکەی من ئەو کاتە پێنجشەمان بوو لە دەوامی دەستگا هەفتە یەک ڕۆژ بوو. داوامی خوێندنیش عادەتەن بەیانیانە هەتا نیۆڕان یان ئیتر هەوڵم دەدا بۆ نمونە ئەو وەکو شێوازی خۆم پاشی عیشایان بە نیو سەعات تا سەعاتێک هەم لەبەرکردنەکەم دەکرد هەم مڕاجعەی خۆشم کە شکە مڕاجعە و لەبەرکردنە بەو شێوازە بەردەوام دەبووم. هەندێک جاریش دوای نوێژ بەیانیان بەس بە زۆری دوای عیشایان کاتێکم تەرخان دەکرد بۆ لەبەرکردن و مڕاجعە. هەست سەبارەت بەوەی کە زۆر کەس دەڵێ بۆ نمونە ئیش ڕێگر دەبێت یان خوێندن ڕێگر دەبێت سەبارەت بە خوێندن و ئەوە هیچیان ڕێگر نابن. هەموو کەسێک بای خۆی لەم سەردەمەدا دەتوانێت کاتێک بۆ خۆی دروستکە یعنی بە تایبەتی ئێستا مۆبایل کاتێکی زۆر لە گەنجەکان و لە هەموو چین و توێژەکان گرتووە. دەتوانی بۆ نمونە تو هەر ڕۆژانە نیو سەعات تا سەعاتێک دابنی زۆر بە زیاد شەوە بەش دەکا هیممەتت هەبێ پشت بەخوای گەورە دەتوانی یعنی سا بۆ نمونە کە خوێندن کەبوو کاتێ من خوێندنی ئەندازیاریم خوێند کە هەر چەند ساڵەکەش دەوری دووەمیشم هەبوو یعنی ئاسان نەبوو حەقیقەتەن بەڵام هەوڵم دابوو کە بۆ نمونە ئێستا کە ئەو یەک دوو هەفتەی ئیمتحانی زانکۆم دەبوو ئەو دوو هەفتەیە نەدەچووم دوایەوە تەعویزم دەکردەوە کاتت بۆ دەڕەخسا یان کاتەی زەواجم کرد یا ئەو کاتێک کە ئیشم کرد هەتا ئیشش بۆ نمونە کە ئێواران نیو سەعاتێک ئیزنم وەردەکرد دەمگوت بۆ نمونە من سەعات 5 بۆ تایبەتی وەختی زستانە کە دەهاتە پێش کات دێتە پێش دەمگوت ئەو بە شانازێ دەمگوت بۆ نمونە لەو دەستگایام بۆ لەبەرکردنی قورئان پیرۆز شەرمم نەدەکرد ینی هەوڵم دەدا بۆ ئەوەی بەس لێکدا نەبڕێم. ڕاستە ماوەیەک ساربوونەوە هەبوو بۆ نمونە سەردەمی کۆڕۆنا یان هەندێک بابەت هەبوو بەڵام ئەوەی کە موهیمە بەردەوامی ئەگە بە شێوەیەکی کەمیش بێ. دوجار کە تەواوکردنەکە خۆی وەکو دەستگا تقریبا 7 ساڵم پێچوو 2016 سپێ کرد 2022 تەواوم کرد وەکو بە تەواوی کە پاشان ئیتر وەکوەوەش هێستا بڵێ تەواوبوون نەبووە چکە لەبەرەوەی ڕاستە قورئان لەبەرکردن یەکێکە لە پلەکان بەڵام چۆنیەتی پاراستنی لەبەرکردنەکە ئەوە زۆر مهمترە. یعنی ئێستا بۆ نمونە هەتا ئێستاش کە لەگەڵ دەستگا ئێمە ڕۆژانە کاتێکمان تاخیر دەفتەرخان کردووە لە ڕۆژێکدا بۆ حەلەقاتی تەحفیظ کە لە نێوان قورئان لەبەران چکە بۆ پاش لەوەی لەبەرت کرد هێشتا بە تەواوی لە مێشکدا ناچەسبێ چکە پێویستە بەردەوام مراجعەت هەبێ ڕۆژانە بەلایانی کەم پێویستە جزئێک تا جوزء ئەو کەسانی کە قورئان لەبەرن بتوانن مراجعەی ڕۆژانەیان هەبێ چکە گەرنا وردە هەوڵ دەدەی هەندێک شت هەیە لە بیر دەکەی بەڵام کە مراجعەی ڕۆژانە هەبوو دەتوانی پارێزگاری لێ بکەی. شەوکە لێڵایی چاوانمەگەرێ نوری قورئانە دنیا داگرێ تیشی ڕەوشەنی ئەدا لە سینە. سەبارەت بە شێوازی لەبەرکردنەکان لە ساڵی یەک و قۆناغی 1 و 2 3 لەوێ ئەو کاتی من ئەو هابوو چکە لەبەر قۆناغی 1 و 2 تەجوید و تەفسیریشی لەگەڵ هەبوو ئەو 2 ساڵە 2 جوزئی بوو یعنی 2 جوز لەبەر دەکرا ساڵانە باز لە قۆناغی 3 ئێستا بەرەو سەرێ 4 جوز ئەو و مراجعەی ساڵانی پێشوو یعنی حسابێکی هەفتانە دەکاتە ڕۆبعێ بۆ نمونە 8 ڕۆبع دەکردە جوزئێ پاش ئەوە جوزئەکە ئیمتحان دەکرایەوە هەتا 4 جوزئەکە تەواو دەبوو بێزگەلەوەی کە لە حەفزەکەش دەکرا مراجعەش هەبووی ئەوانەی کە ساڵ پێشوو لەبەرم دەکرد ئەو قورئانێکە لەبەرم دەکرد عادەتەن هەم بە مۆبایل لەبەرم دەکرد هەم بە قورئانە سەوزەش کە ئێستا لە لامە یعنی ئەوە نەبوو بڵێ پشت بە تەنها بە یەک موسحەف بەست. قورئان ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونما. دوا بە دوای قۆناغەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز قۆناغێکی تر دەست پێ دەکات
قۆناغی هێشتنەوەی لە دڵ و دەروونمان یان بە شێوازێکی تر چۆن ئەوەی کە لە بەرمان کردووە بیپارێزین و بتوانین بە بەردەوامی لەگەڵماندا بێت. ئەیش قۆناغی مراجعەیە کە قۆناغی مراجعە قورسترە لە قۆناغی لەبەرکردن. چۆنی دەکرێت ئەویش بەهۆی چەند ڕێگایەکەیە. ئێمە وەکو خودی خۆم یەکێک لەو ڕێگایانێک کە بردوو مەتەبەر بە ڕێگای دەستگای نور حکمە چەند حەلەقەیەکمانەیە پێ دەڵێن حەلەقەی لەبەر مراجعەی حەفزەکان. ئەویش ئێمە چەند قۆناغێکمان هەیە و چەند پلەیەکمان هەیە. بۆ نمونە هەفتانە چەند بە پلەکانی هەیە، پلە 1 2 3 4 تر بەو شێوازە دانراوە کە بە بەرنامەدا ڕێژراوە. کەمترینی کە دەست پێ دەکا 1 جوزئی، 2 جوزئی، 3 جوزئی و زیاتریش دەڕوا. بۆ نمونە هەفتەی 5 جوزئت حازر بێ، هەفتەی 7 جوزء، دوای هەتا دەڕواتە 30 جوزء کە بەرزترین قۆناغێتی کە دەبێ ئەوەندە مراجعەت هەبێ. بۆ نمونە کە حەلەقە کە دەست پێ دەکەین هەرێکە و چەند شێوازێکمان هەیە. هەمانە بۆ نمونە ئاەت کە لە دوای یەک دەیڵێنەوە بۆ ئەوەی سلسلەکە لێکدانە بڕێن. هەشمان شێوازی لاپەڕە دەیخوێنین هەتا دێتەوە سرەی خۆی. بەو ڕێگایە هەست دەکەی کە چیت غەڵەتە، چیت یان لەبیر چۆ لەو بینە، چۆن بتوانین متەشابیهەکانێک جودا بکەینەوە، چۆن بتوانین مانایەکان زیاتر لێک نزیک بکەینەوە، چونکە زۆر متەشابیهی تێدایە. زۆر جار چەند غەڵەتت هەیە هەستت پێ نەکردووە لە کەلەبەرت کردووە بەهۆی مراجعەوە دەزانی کە غەڵەتەکان ڕاست بکەیەوە. ئەوە شێوازەکانی مراجعەیە کە لە پێویست دەکات هەمومان لە دوای لەبەرکردنی قورئانی پیرۆز. ڕاستە قۆناغێک قورسە لەوانەیە شەکەتت کا ماندوود بکە، بەڵام پێویست دەکا هەوڵ بدەین بەردەوام بین، چونکە ئەو کات نەتیجەی هەم باشتر دەبێ و هەم دەتوانین هەم بۆ دنیا خۆمان بۆ قیامەتی خۆمان خوای گەورەی یارمەتیمان بدات. إلا الذين صبروا وعملوا الصالحات أولئك لهم مغفرة وأجر كبير فلعلك تارك بعض ما يوحى إليك وضائق به صدرك أن يقولوا لولا أنزل عليه كنز أو جاء معه ملك إنما أنت نذير والله على كل شيء وكيل. سەبارەت چۆنەتی بە مراجعەی ماڵەوە یەکێکە لە بابەتە گرنگەکان دەبێت ئێمە کاتێکی دیاریکراو بۆ خۆمان دابنین کە بتوانین مراجعەی ئەو جزئەکانی قورئان بکەینەوە. ئەویش باشترین کات کە مرۆڤ بتوانێت کە بە شێوازێکی گونجاو مراجعەی حەفزەکانی بکاتەوە. ئەویش مراجعەی بە کاتی دوای نوێژی بەیانیانە کە باشترین کاتە، چونکە بۆ ئەو کاتە کە مرۆڤ کە دوای ئەوەی کە لە خەواڵ دەسێ نوێژی بەیان دەکا و ئەوانە نەشاتێکت بۆ دروست دەبێت. لەو کاتەدا هەم مێشک ئیسراحەتدا دەتوانێت زیاتر ناوی شتی زیاتر وەربگرێ کە باشترین کاتە بۆی بتوانانی مراجعە بکەیەوە. بەوە ڕێژەکەش پێویست دەکات مرۆڤی قورئان لەبەر بەلایانی کەم جوزئێک 2 جوزء ڕۆژانە مراجعەی هەبێت بۆ ئەوەی بتوانێت لێکدانە بڕێ لەگە قورئان، هەم هەردەم قورئان ببێتە هاوڕێژیانی و خەز نەکا کە بارێکە بەسەریەوە، بەڵکو بزانێت کە ئەوە باشترین هاوڕێیەتی لە ژیاندا. سەبارەت بە شێوازی مراجعەی خۆم زۆر جار من 2 کاتم بۆی داناوە. کاتی دوای نوێژی عیشایان کە دوای نوێژی عیشا دەکەی نیو سەعاتێک ئەوها مراجعەی حەفز دەکەمەوە. هەندێک کاتیش کە نەمتوانی بێت لە دوای نوێژی بەیانی بە سەعاتێک مراجعەی ئەو جوزئێکم کردوتەوە، یان بۆ نمونە لە ڕێژ هەتا کە دەچوومە دەوام یان دەچمەوە ئەگەر خۆشم نەتوانی با بیخوێنمەوە بۆ ئەوەی جوزئەکە بەردەوام بم بەرژێ ڕاگرتن هەتا دەگەشتمە شوێنی دەوام یان لەگەڵ کاتی دەوامیش بە هیدفۆن هەتا جوزئەکەی خۆم تەواو دەکرد. قال قد أجيبت دعوتكما فاستقيما ولا تتبعان سبيل الذين لا يعلمون وجاوزنا ببني إسرائيل البحر فأتبعهم فرعون وجنوده بغيا وعدوا حتى إذا أدركه الغرق قال آمنت أنه لا إله إلا الذي آمنت به بنو إسرائيل وأنا من المسلمين
سەبارەت بە کاتی داوام چکە لە بەرەوەی کاتی داوامەکەم بۆ نمونە 8 تا 3 تا 4 لەو بینە دەبێ هەوڵ دەدێ حەقی ئیشەکەم بدەیم یعنی حقیقەتەن ناتوانین ڕاستە لەو کاتەدا گرنگی پێ بدەین بەڵام خۆ دەتوانانی عمل بکو بە ئەوەکە بکەیت کە قورئانەکەت لە وەختی ئیشەکەتدا سەبارەت بە کاتی دابەشکردنی مڕاجعەکانم کە ڕاستە کە من بەڕۆژ کە لە داوام لە سەعات 8 بەیانی تا 3 هەتا هەندێک جار هەتا 4 بەڵام ئەوە نەبووتە ڕێگر لەوەی کە من نەتوانم مڕاجعە بکەمەوە خۆ هەر لەو بینەدا نییە بۆ نمونە کاتی دەوام بێ دەتوانی بۆ نمونە غەیری دوای ئەو کاتێک تەرخان بکەیت سەعاتێک نیو سەعات بۆ ئەوەی بتوانی لەگەڵ قورئان بەردەوام بێ وەکو ئامۆژگاری پێم خۆشە کە بڵێم ڕاستە ئێمە کارکردنیش پێویستە بۆ ژیانی خۆمان بۆ پێویستیەکانی ژیانمان بەڵام قورئان پێویستترینە چکە بۆ هەم بۆ دنیایە و هەم بۆ قیامەتیشە بۆیە هەوڵدا قورئان هاوڕێی ژیانت بێ بۆ هەموو کەسێک مدرسەی علم و عیرفانە قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان أعوذ بالله من الشيطان الرجيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە لە کۆتاییدا دەڵێم با هاوڕێی قورئان بین لەگەڵ قورئان بژین چونکە ئەو قورئانەیە هەر دەبێتە بەرەکەتی ژیانمان خۆشی ژیانمان وەکو تەجروبەی ژیانی خۆم یان چەندان کەسی دیکە بەهۆی ئەو قورئانەوە توانیومانە چۆن بژین چۆن یارمەتی خەڵک بدەین هەر ئەو قورئانە فێرمان دەکات چۆن ڕەوشتمان جوان بێت هەر ئەو قورئانەیە وەمان لێ دەکات یارمەتی خەڵکانی دیکە بدەین بۆیە با هەوڵدێن لەگە قورئان بژین چکە سەعادەتی تێدایە بۆ ئەم دنیایەماندا هەم لە دوا ڕۆژیشدا سەبارەت بەوەی ئەو کەسانێک کە قورئان دەیانەوێ فێر بن ئەوە ئەجرێکی زۆر زۆر گەورەیان هەیە لە لای خوا گەورە وەکو پێغمبەر صلی الله علیه وسلم لەو حەدیثەدا دەفەرموێت خيركم من تعلم القرآن وعلمه واتە باشترینی ناو ئێوە ئەو کەسەیە کە قورئان فێر دەبێت یعنی هەوڵ دەدا خۆی فێری قورئان بکە هەوڵ دەدا قورئان لەبەر بکات هەوڵ دەدات پاشان بەوەشەوە ناوەستێت هەوڵ دەچێت بەشی دووەمی حەدیثەکە جێبەجێ دەکات وعلمه یعنی کەسانی تریش فێر دەکات بۆ کەسانی تریش سوودی لێ ببین ئەو قورئانە دەبێ بێتە وەکو ئاودانی هەموو لایەکمان یعنی دڵەکە ئاو دەدا وەکو لەو چۆن جار پێغمبەر صلی الله علیه وسلم دوعای دەکرد اللهم اجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي وغمي يعني معنی فەرمودەکە ئەوەیە کە دەڵێ خوایە قورئان بکەی بە بەهاری دڵەکانمان ببێ بە داپۆشەری خەمەکانمان وەسەبارە بە دوا ڕۆژیش
لە ئەو ڕۆژەی کە ڕۆژێکی زۆر سەختە هیچ شتێک نییە فریاد ڕسمان بێت جگە لە پێغەمبەر و ئەو بابەتانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثەکان باسی کردووە کە یەکێک لەوانە قورئانە وەکو لەو حەدیثەدا کە هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت الصيام والقرآن يشفعان للعبد من يوم القيامة واتە قورئان و ڕۆژوو دەبێتە فریادڕەسی ئەو کەسانەی کە خاوەنی قورئانن یعنی کە لە دنیادا خەریکی قورئان بوونە لەگەڵ قورئاندا ژیاون داواکارین لە خوای گەورە سەرکەوتووی دنیا و قیامەتمان بکات و قورئان ببێتە حجە بۆمان نەبێتە حجە لەسەرمان ئەی قورئانەکەم تاکە هەتوانی ساڕێژی دەرد و مەرهەمی ژانی دڵی پڕژانم بە تۆوە شادە بۆ ئەم مەردوومە هەناسە و ژیانی دڵی پڕزانم بە تۆوە شادە بۆ ئەم مەردوومە هەناسە و ژیانی